دەسۆری خۆشەویست و بنار و هەنار و مەنار و ڕەواتاقانە دڵی ماینێ حدودی وەلە بەراو بەشدەن دەمرم هەڵچووە وەکو عامودی سەری کوڵمەی دەدرەوشێ هەر وەک لیرەی سعودی تەوەرە بم دەرێ ماچێ خێری مانگی مەولودی وەختە لە دین وەرگەڕێم مەدیان و یەهودی عریتەی پێکەنینی دێ وەک کەمان و وەک عودی دڵی قاز و قورینگی لە شۆمی مام مەحمودی بەرنەعلەد بن بەدکاران پێمان دەبەن حەسوودی بۆ کاک ڕزگار سایلۆیە ئەوە لێرە مەوجودی بۆ کاکی برایم بلباس خوا حاصڵ کا مەقسوودی مادام ڕێبین پێی خۆشە دێڵێم لەبەر وجودی یادی پارتی و بەرزانی و جەنابی کاک مەسعودی جەنابی کاک مەسعودی قرب سريع تشمان دبي فريق بلاد غردو ما مصير زانيار ما مصير خير وقت دڵم دەربێنم لێم نابی عاڵی هەردەم شەکراوم خستە ژینت بۆ من هەرتاڵی هەردەم لەسەر ڕەوانی خۆشم بەسەر من زاڵی هەردەم ناوێرم بچمە شوێنێ وێڵی هەواڵی هەردەم لێم دەپرسی چین کردوە تۆ بە سوئالی هەردەم لێم مەپرسە پرسیاران خاوەن زەماڵی هەردەم بچمە هەر شوێنێ تۆم لە خەیاڵی هەردەم یار دەچێتە دەوامی وام لە بەرماڵی هەردەم ئیدی لە من مەپرسە بۆوە جەنجاڵی هەردەم من ژینم داوە بە تۆ مەڵێ سەرقاڵی هەردەم سەر شێواوت کردومە وەک نوشتە و فاڵی هەردەم بێ تۆ دڵ و دەرونیش لە خۆشی خاڵی هەردەم بێ تۆ لە تاڵی مەردەم بە تۆ تاڵی تێ هەردەم مەلاش بزانێ چۆنم بۆ من عەڵاقی هەردەم لەم دڵە پڕ عەشقەی من خاوەنی ماڵی هەردەم ڕێبینی گردە سۆری خاوەن کەماڵی هەردەم بۆ مامە ڕزگار دەڵێم تاکە هەڤاڵی هەردەم
بۆ ئیبراهیم بالباسە دووربی لە تاڵی هەردەم کاکا ڕەوەندی سیان خۆت لە من عاڵی هەردەم کاکا ڕەوەندی سیان خۆت لە من عاڵی هەردەم بۆ توانە قەساب دەڵێن لای من زەماڵی هەردەم طاقتم نيا زور بسمة قعدة وحفلش هاي براسي برادران أما يروجي رش هاي من لدوالي خوما ورازي يبني ومشش هاي كشي بس يبان جاري حكمة ناين يري أوش هروي من قوراني شي بڵێم بەخوا سەیرن ئەو خەڵکەش کابرا پێی هەڵا سوڕێ پارە با بە عاسپەکەش هەروەی باواز لە هونەر بێنم ش زۆرە لەسەر ئەمەش حکومەت بازی داناوە لەسەر بیرە و جگەرەش هەروەی بەڵزین بەو گرانیە دەبێ بۆی دانەی سەرش سیم کارتی ئاسیا فڕی کارتی کۆڕەک بووە بە شەش های سیم کارتی ئاسیا فڕی کارتی کۆڕەک بووە بە شەش هەروەی بۆ کاگڕەوەن سیانە ئەوە دەڵێم بەنە شەش چرقی لە توانە قەسابە ئەژیا خوا ببێ ڕوڕەش ئەژیا خوا ببێ ڕوڕەش بلاني قول والله ابراهيم يحب بس لو من نادم فانيا وخوان من عربي توا هاي لا يمجيان صلاة النبي محمد فوق عند السوري قول بادي رواي قول شيخ قرد السوريان چۆن بتوانم بۆ وەسپت شعرم پڕتر و جوانکەم ئەو هەستانەی لە دڵ من ناتوانم گشت بەیان کەم مەگەر دڵم دەربێنم بەنامە بۆت ڕەوانکەم من نامەوێ بەبێ تۆ چرکەک تامی ژیانکەم گەر لە دووریشتا بمرم خوای ڕوو لا نەمانکەم بێ تۆ دەبێ سەرژمێری ئازار و دەرد و ژانکەم گەر لە دووریشتا بژیم خوای ڕوو لا نەمانکەم بێ تۆ دەبێ سەرژمێری ئازار و دەرد و ژانکەم وەک پەرێشانی زوڵفت ژیانم پەرێشانکەم خوا بکەم بەبووچی خۆم تۆمارە و تۆ نیشانکەم خوا بمکە خوا بکە بەبووچی من بۆ خۆم مارە و نیشانکەم ئەو کاتە لە باشتم دەست دەدەست یاری جوانکەم دڵخۆشم ڕێبی نەگەر گەعدەی لە بۆ مەردانکەم دڵخۆشم گردە سۆری گەرگەعدەی لە بۆ مەردانکەم مامە ڕزگاری ساینۆ هەزار بەندان ڕەوانکەم هەموو دنیام پێ بدەن ناتوانم وەک ڕزگاری ژیان جوانکەم مامە ئیبراهیم بالباز با خۆمی بە قوربانکەم کەم دی ڕەوەن سیانە ئەو بەندەی بۆ ڕەوانکەم
دۆستی منە گەڕوو لە مام کارزانکەم سەیداوە دۆستی منە گەڕوو لە مام کارزانکەم مەردایەتی ئەو زۆرە بۆ ناتوانم بەیانکەم مەردایەتی ئەو زۆرە بۆ ناتوانم بەیانکەم ئەمن نوسخەی کارزانم با ئەو چشتەش ڕەوانکەم کارزان دەڵێ برامە بەخوا یەک شکر کارزان دەڵێ برامە ناتوانم خۆش گیرانکەم دڵخۆشم هەموو کاتێ گەعدە لەگەڵ فەرمانکەم دڵخۆشم هەموو کاتێ گەعدە لەگەڵ فەرمانکەم دەبێ وەک کەلیمەی تۆ کەلیمەکانم جوانکەم